دیداری هەیئەتی کۆمەڵە و حزبی شیوعی کوردستان ڕۆژی شەممە ڕێکەوتی چواری سەرماوەزی 1402 هەتاوی بەرامبەر بە 25 نۆڤەمبری 2023 زاینی هەیئەتی حزبی شیوعی کوردستان لە بارگای ئەو حزبە لە شاری سلێمانی کە پێک هاتبوون لە هاوڕێیان کاوە مەحموود سکرتێری کومیتەی ناوەندی، عوسمان زیندانی بەرپرسی مەڵبەندی سلێمانی، فاخر زاهر جێگیری بەرپرسی سلێمانی و گۆران حوسێن ئەنجامی مەڵبەند و ئەنجامی پەیوەندیەکان پێشوازیان کرد لە هەیئەتی کومیتەی ڕێبەری کۆمەڵە کە پێک هاتبوون لە هاوڕێیان حەسەن ڕەحمانپەنا جێگیری سکرتێری کۆمەڵە، سەعید ئەمانی ئەنجامی کومیتەی ڕێبەری و بەرپرسی کاتی پەیوەندیەکانی کۆمەڵە و محەممەد قادری ئەنجامی ڕێبەری بەرپرسی دەبیرخانەی کۆمەڵە. ئامانجی سەردانەکە ڕاگۆڕینەوە و گفتوگۆکردن بوو لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی و پتەوترکردنی پەیوەندیەکانی هەردوو لە بە تایبەتی لەم دیدارەدا. هەروە قسە و باس کرا لەسەر ڕەوشی نالەباری ژیان و گوزەرانی خەڵکی کرێکار و هەژاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەهۆی شەڕ و کوشتار و ماڵوێرانی و سیاسەتی داگیرکاری و زڵم و زۆر و ناعیداڵەتی ڕژیمە داگیرکەر و ستەمکارەکانەوە بەسەریاندا سەپاوە و ژیان و گوزەرانیانی تووشی نەهامەتی و چارەڕەشی کردووە. هەر لەم پەیوەندیەدا جەخ لەسەر هاوکاری و هاو ئاهەنگی هێزە چەپ و سۆسیالیستەکان و پێگە کۆمەڵایەتی ئەو هێزە و لایەنانە واتە بزوتنەوەی کرێکاری و جەماوەریەکان بۆ پێکهێنانی ئاڵوگۆڕی بنەڕەتی کرایەوە. لەسەر شەڕی ئیسرائیل و حەماس هەردوولا لە دژی ئەو شەڕە و زەرورەتی پێکهاتنی بەرەی سێهمی دژ بە شەڕ و داگیرکاری هاوڕابوون. لەم دانیشتنەدا هەردوولا جەختیان لەسەر درێژەی دیدار و چاوپێکەوتن و پاراستنی پرەنسیبە سیاسی هاوبەشەکان کردەوە. ڕاگەیاندنی دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران شەممە چواری سەرماوەزی 1402 هەتاوی بەرامبەر لەگەڵ 25 نۆڤەمبری 2023 زاینی.